ئیمڕۆ لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی کۆبوونەوەی خۆمان سازدا بۆ بڵاوکردنەوەی ڕاگەندراوێک لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسان لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کرا و هەروە ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە چالاکانی مەدەنی کرا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە چالاکی مەدەنی و ڕۆژنامەنووس هەبوو دەستگیر کرا هەبوو بە بەرشەقدرا بەڕاستی بەداخەوە و پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەریە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ڕۆژنامەنووس ئەگەر زانیاری ڕاست و دروستی پێ نەدرێ و یاسای بەدەستێنانی مافی بەدەستێنانی زانیاری جێبەجێ نەکرێ حتمما یعنی لەوانەیە هەندێک زانیاری هەڵە بدا نابێت لەسەر ئەو زانیاریە هەڵانە ڕۆژنامەنووس سەرکوت بکرێ یاخود ڕاوە دوو بندرێت و هەروەها یەکێکی تر لە تەوەرەکانی گفتوگۆمان ئەوە بوو کە دژی داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندنین چکە کەناڵی ڕاگەیاندن ئازادی هەیە و ئازادی پەخشکردنی و ڕووماڵکردنی هەیە و هیچ کەناڵێک ینی بەبێ سانسۆر نابێ هیچ کەناڵێک دابخرێ یاخود ئاگدار بکرێتەوە لەسەرەوەی کە مەترسی داخستنی هەبێ چونکە بە پێی یاسای ڕۆژنامەگەری کەناڵەکان ئازادن لە ڕووماڵکردن و هەروەها کەناڵەکان ئەو پیشەی خۆیانە کە ڕووماڵی داخوازیەکانی خەڵک ئەمە پێچەوانەی یاسایە نابێ بە هیچ جۆرێک سانسۆر بخرێتە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن چکە کەناڵی ڕاگەیاندن ئازادە ئەو ئازادیە بە یاسا پێی درراوە نابێ پێشێلی یاسا بکرێ هەر بۆ ئەمە بەستا ئیمڕۆ بڕیارماندا کە نووسراوە بکەین بۆ وەزارەتی ڕۆشنبیری و بانکهێشتیان بکەین ئەو بەڕێوەبەری گشتی کە ئەو هەندێک کەناڵی ئاگادار کردوتەوە لەوانە کەناڵی پەیام یاخود کەناڵی داخست و بە ئەمریوی دەبێت بێتە پەرلەمانی کوردستان لە لیژنەی ڕۆشنبیری ڕوونکردنەوە بدا لەژێر ڕۆشنایی چی یاسا و بڕیارێک ئەم فەرمانی دەرکردو چکە ئێمە ئاگادارکردنەوەکەمان بینیوە ئاماژەی بە هیچ یاسا و بڕیارێک نەکردو پێشکەلکاری یاساییان کردووە دەبێت ئەو پێشێلکاریە ڕاست بکرێتەوە